لەگەڵ دایمیوانەکەمان زۆر بەڕێز ئێلی برێمەر استراتیژیستی سیاسی کۆماری خواست لە کۆلۆرادۆ لە ئەمریکاوە لەگەڵماندایە. بەڕێز برێمەر ئەم کارەتان باش، زۆر سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە تەلەڤیزیۆنی کوردستان 24 لەم ڕووماڵی کە ئێمە بەردەوام ڕووماڵمان هەیە. من دەبێت لە قسەکانی ترامپەوە سەرۆک کۆماری ئەمریکا لەوێەوە دەست پێ بکەم. بە ڕاشکاوانە دەڵێ دەبێت تاران چۆڵ بکرێت. مەبەستی لەمە چییە؟ خۆ ئێران خۆ ئەمریکا ڕاستەوخۆ بەشداری شەڕەکە نییە، بۆ ئەمە قسەیەی کردووە. بەڵێ من پێم وایە ئەمە تەنیا هۆشداریەکە. سەرۆک ترامپ هەندێک جار وتوێتی کە هەندێک قسە بکات کە دۆخەکە گەورە بکات بۆ ئەوەی ئێران شتێکی هەڵەن نەکات، وەک هۆشداریەکە کە ئەم قسانەی کردووە. ڕاستە کە ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەم جەنگەدا نییە، بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ هاوکاری با بڵێن ئیسرائیل دەکات لە بەربەشدانەوەی موشکەکانی ئێران و هۆشداریشی داوەکە ئێران هێرش نەکاتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە. و سەرۆک ترامپ زۆر بە سادەیی وتویەتی بە تاران بە ئێران کە ئەمریکا پشتیوانی لە ئیسرائیل دەکات. باش بڕێز برێمەر هەر بە سەبارەت بە قسەکانی ترامپ دەڵێت دوای گەڕانەوەم لە کەنەدا کارێک دەکەم ئێران بێتە سەر مێزی گفتوگۆ. خوێندنەوەتان بۆ قسانە چییە؟ دەبێت کارێک بکات. سەرۆک ترامپ هەمیشە وتوێتی کە بە شێوەیەکی دیپلۆماسی کێشەکان چارەسەر کات و ڕێکەوتنێک هەبێت و پێشتر دەرکەوتووە کە ئێران بە شێوەیەکی جدی نەهاتوتە سەر مێزی گفتوگۆ و چەندین جار ئاستەنگی بۆ دانوستانەکان دروست کردووە و بە شێوەیەکی باش بە نێتێکی باش نهاتوتە پێشەوە بۆ دانوستان. سەرۆک ترامپ باشکرا وتوێتی کە دەیەوێت بە شێوەیەکی دیپلۆماسی کێشەکان چارەسەر بکات، بەڵام ئیسرائیل پێش ئەوەی کە دانوستانەکان گەڕی شەشەمیان بەڕێوە بچێت هێرشی کردوتە سەر ئێران. و ئێستش دۆناڵد ترامپ دووپاتی کردوتەوە کە ڕێکەوتنێک لەگەڵ ئێران کارێکی باشە بۆ ئەوەی ئێران دەسی نەگاتە چەکی ئەتۆمی. ئەگەر ئێران پشتڕاستی بکاتەوە کە نایەوێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی، ئەو کاتە ڕێکەوتنێکی باش دەبێت لە بەرژەوەندی ئێراندا دەبێت. زۆر باش بەڕێزە برێمەر، بەڵام بە پێی هەواڵەکان هەر ئەمڕۆ ئەمریکا هێزی زیاتر هێزی سەربازی زیاتری ڕەوانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد. ئایا ئەمە ئاماژەیە بۆ بەشداریکردنی ئەمریکا لەم شەڕە؟ من پێم وایە ئەوە تەنیا نمایشێکی سەربازیە و هێز و جدیەتی ئەمریکا نیشانی ئێران دەدرێت بۆ ئەوەی ئێران جارێکی نەیەوێت کە هێرش بکاتە سەر هێزەکانی ئەمریکا و گرژەکان زیاتر بکات. تاوەکو ئێستا ئێران هێرشەکانی دژی ئێرانە، تاوەکو ئێستا ئێران هێرشی نەکردوتە سەر هێزە سەربازیەکانی ئەمریکا و سەرۆک ترامپ ئەمە وەک هۆشداریەکی بەکارهێناوە. ئەگەر ئێران هێرش بکاتە سەر بەرژەوەندیەکان و هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە، ئەمریکا وەڵام دەداتەوە و ئەمە جدیەتی ئەمریکا نیشان دەدات لە کاتێکە ئەگەر ئێران هێرش بکات ئەمریکاش وەڵامی دەبێت. زۆر باشە بەڕێز برێمەر، دانوستانەکان پێش ئەم جەنگە لە نێوان ئێران و ئەمریکا بوو. ئێستا لایەنی سێمیش هاتووە کە ئیسرائیلە. پێ دوایە ئەم جارە دانوستانەکان لە نێوان ئەو سێلایەنە دەبێ ئێران، ئەمریکا، ئیسرائیل؟
لە دۆخێکی بێهاوتە ئێسەدا کە ئیسرائیل هەمیشە ویستوێتی بێتە بەشێک لە دانوستانەکان هەڕەشەکان و مەترسیەکان لەوەدایە کە ئیسرائیل خۆی هێرشی کردوتە سەر ئێران و ئێستا ئەمریکا تێگەیشتووە لەوەی دەبێت ئەو توانایش ئەو دەرفەتەوە ئەو توانایە بدرێتە ئیسرائیل کە بێتە ناو بێتە سەر مێزی گفتوگۆ و پێکەوە بەسێ قۆڵی دانوستان بکەن. ئێستا ئێران تێگەیشتووە لەوەی دەزانێت کە دەکرێت دانوستانێک لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلیش بکرێت بۆ ئەوەی جارێکی دیکە گرژەکان لەوە زیاتر نەبن. من پێم وایە بێت باشە ئەگەر هەرسێکیان بێنە سەر مێزی گفتوگۆ تاوەکو گرژەکان لەوە زیاتر نەبن و ئەگەر ئیسرائیل بڵێت کە لە دانوستان بەشدارم ئەو کاتە شتێکی دیکەیە. بەڵام بەڕێز برێمەر ئەنی ئەی ئەگەر هاتوو ئێران دانوستانی لەگەڵ ئیسرائیل ڕەت کردەوە ئامادە نەبوو تەنها دەیویست دانوستان لەگەڵ ئەمریکا بکە ئەو ساچی من پێم وایە ئەمریکا ڕۆڵگەڕێکی سەرەکیە دەکرێت کاریگەری لەسەر ئیسرائیل هەبێت بۆ ئەوەی هێرشەکانی ڕاگرێت و قورسە بۆ ئێران کە بە شێوێکی ڕاستە و خۆ لەگەڵ ئیسرائیل دانیشێت. من ئەمە نابینم شتێکی لەو شێوەیە ڕووبدات. پرسیارەکە لەسەر ڕوونیەت و شەفافیەتە. ئایا ئەمریکا دەتوانێت ئێران قایل بکات بەوەی کە بێتە سەر مێزی گفتوگۆ؟ من ئێستا لەو باوەڕەدا نیم کە ئەمریکا ئەم کارە بکات و لەو باوەڕەشدا نیم کە ئیسرائیل بێتە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ ئێران. زۆر باشە. بەڕێز برێمەر ئەمڕۆ نوێنەری ئێران لە نەتەوە یەکگرتوەکان ڕاشکاوانە گوتی ئێران دەیویست گەڕێکی تری دانوستان لەگەڵ ئەمریکا بکە و پێشنیازی نوێی هەبوو، بەڵام ئیسرائیل بەم جەنگە تێکیدا. پێدوایە ئیسرائیل گەڕی ئەو دانستانەی تێکدا بێ؟ ئێران ڕوون نەبوو و نیەتێکی باشی نەبوو لە دانوستانەکاندا. ئەگەر دەیەوێ ڕوون بوو کە ئێران ئەم پیتاندنی یورانیۆمەی بۆ بەدەستێنانی چەکی ئەتۆمیە و ئەمە دەڵێت ئەم قسانە دەکات بۆ با بڵێن بیانوویەکە کە بۆ ئەوەی ئەم قسانە بەکار بهێنێت بۆ ئەوەی کە هێرش بکاتە سەر ئیسرائیل. بەڵام ئیسرائیل ئەمەی نەکردووە کە بۆ ئەوەی دانوستانەکان تێکدات، بەڵام ئێران ڕوون نەبوو و بە نیەتێکی باش نەهات بووە پێشەوە تاوەکو واز لە پرۆگرامی ئەتۆمیەکەی بهێنێت و ڕێککەوتن بکە و ئێستاش دەبینین کە ئیسرائیل هێرشی کردوتە سەر بنکە ئەتۆمیەکان و بە تەواوی بنکەی ئەتۆمیەکانی ئێرانی لە ناو بردووە. ئێستا پرسەکە زۆر خراپتر بووە. ئێران دەیەوێت بەم شتە خۆڵ کاتە چاوی کۆمەڵگەی نێودەوڵەتی. زۆر باشە. بەڕێز برێمەر پێت وایە ینی ئاکامی ئەم جەنگە و داواکاریەکانی ئەمریکاش هەر تەنها لە ناوبردنی چەکی ئەتۆمی ئێران بووە یاخود داواکاری تریشان لە ئێران هەیە؟ من پێم وایە لەم ساتەدا ئێستا سەرنجیان لەسەر لە ناوبردننی پرۆگرامی ئەتۆمی ئێرانە و ڕوونە کە سەرڕایەوەی کە ئێران چی دەڵێت، بەڵام ئەوان پێشتر وتویانەکە تەنیا پرۆگرامی ئەتۆمی نییە، بەڵکو دەیانەوێت بە تەواوی پرۆگرامی موشکی ئێرانیش لە ناببن و ئەمریکا پێی وتووە کە دووپاتی کورتەوە دەبێت ئێران واز لە چەکی ئەتۆمی بهێنێت، نابێت بێتە وڵاتێک کە چەکی ئەتۆمی هەبێت.
و من پێم وابێت هیچ سیناریۆیەک نابینم کە ئایا ئەمریکا بێوێت ئێران بێتە خاوەنی چەکی ئەتۆمی یاخودان، بەڵام من پێم وایە کە ئێستا دۆخێکی سیاسی بێوێنە هەیە لە ئەمریکا. سەرۆک ترامپ دووپاتی کردوێتەوە و بە ئاشکرا وتوێتی کە دەیەوێت ڕێککەوتنێکی ئەمنی ببورن، ڕێککەوتنێکی ئابووری لەگەڵ ئێرانیش بکات، تزاکانی لەسەر هەڵ بگرێت ئەگەر ئێران بێتە قەناعەت و باوەڕ بۆ بێنێت کە واز لە چەکی ئەتۆمی خۆی بهێنێت. و هەروەها سەبارەت بە گۆڕینی ڕژێمیش ئایا ئەمە دەبێت یاخود نا؟ باش، زۆر باشە، با بینەوە سەر ئاکامی ئەم شەڕە تا چەند ئەم جەنگەی کە ئێستا هەیە لە نێوان ئیسرائیل و ئێران پەیوەندی بەو قسانەوە هەیە کە نەتەنیاهۆ دەڵێ نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕین. من پێم وابێت تا ڕادەیەک پەیوەندیان هەیە. دوای 7 ئۆکتۆبەر ئیسرائیل هەڵوێستێکی جدیتری وەرگرت لە ناوچەکەدا. ئەمە گۆڕانکاریەکی سەرەکی بوو لە ناوچەکەدا و ئێستا سەرۆک ترامپیش با بڵێن سیاسەتێکی جیاوازتر لە سیاسەتی ئیدارەی پێشووی دەگرێتە بەر. گۆڕێنی نەخشەی سیاسی لە ناوچەکە بابەتێکی دیکەیە و ئێستا ئەمریکا سەرۆک ترامپ پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ قەتەر و سعودیە و ئیمارات هەیە، وەک بینیتان سێ ڕێکەوتنی زۆر گەورەی لەگەڵ هەرسێکیان واژۆ کرد و ئێستا ئەو گروپە چەکدارانەی کە سەر بە ئێران بوو لە ناوچەکە لاواز بوون لە ناو چوون حەماسە، با بڵێن حیزبوڵایە لە لوبنان، ئەموو ئەمانە لە ناو چوون و دەرفەتێک هەیە بۆ ئەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا بگۆڕێت. زۆر باشە، بەڕێز برێمەر، ئێوە ئاماژەتان بە لایەنی ئابووریدا دوای ئەم جەنگە جگە لە لایەنی ئابووری گۆڕانکاری ئابووری، ئایا گۆڕانکاری جیۆسیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات؟ من پێم وابێ دەکرێت شتێکی وا هەبێت. ئەو ڕژەمەی کە لە ئێران ئەگەر بگۆڕێت ئەو کاتە گۆڕانکاریەک ڕوودەدات لە ناوچەکەدا. ئەگەر ئیسرائیل و ئێران ئەم جەنگەیان بەردەوام بێت، وەک دەبینن کە ئێستا پەیوەندیەکی زۆر خراپ هەیە لە نێوان ئێران و وڵاتانی ڕۆژاوادا و هەروەها وڵاتانی ناوچەکەش پەیوەندیەکی تا ڕادەیە خراپیان لەگەڵ ئێران هەیە. ئەگەر ئێران ڕێگەی نەدرێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی و ئەگەر ڕژەمێک بێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی یاخود نەبێتە چەکی ئەتۆمی یاخود ڕژەمەکە بگۆڕێت، ئەو کاتە دەرفەتێک و با بڵێن ساتێکی نوێ دەبێت بۆ ناوچەکە. بەڵام من پێم وانە کە سەرۆک ترامپ سەرۆکێکی زۆر جیاوازە لە سەرۆکەکانی پێشووی ئەمریکا بە شێوەیەکی جیاوازتر بیر دەکاتەوە، چاوی لە ڕێککەوتنی ئابووریە لەگەڵ وڵاتاندا، دەیەوێت ڕێککەوێت لەگەڵ وڵاتان و ڕێککەوتنی ئابووری هەبێت. باش، بڕێز برێمەر، با بینە سەر تێوەگلانی زیاتری ناوچەکە وڵاتانی ناوچەکە لەم جەنگەی نێوان ئێران و ئیسرائیل. بۆ خۆ دەزانی میلیشا چەکدارەکان لە عێراق پشتیوانی لە ئێران دەکەن. ئەگەر هاتوو ئەمانە تێوەگلان لەم جەنگە، ئەو کاتە جەنگەکە ڕوو لە چۆ دەکا، چۆن فراوانتر دەبێت؟ قورسە بڵێیت یاخود وەڵامی ئەم پرسیارە بدەیتەوە. تاوەکو ئێستا گروپە چەکدارەکان تا ڕادەیەک لاواز بوون و ئێستا بۆیان دەرکەوتووە کە ئەو ڕژەمەی کە پشتیوانیان لێ دەکات لاواز بوون و گروپە چەکدارەکان زۆربەیان لە ناو چوون و ئێستا ئەم گروپە چەکدارانە وەک 2 ساڵی پێشوونین، وەک 2 ساڵی پێشوونین، ئێستا
ئێران تاکە وڵاتەکە ڕوبەڕووی ئیسرائیل بێتەوە و ئەوەشی کە بتوانێت هاوشانی ئیسرائیل ڕوبەڕووی ئێران بێتەوە ئەمریکایە. من پێم وانە کە گروپە چەکدارەکان بێنە ناو ئەم شەڕە و شەڕەکە فراوان بێت. دەکرێت چەندین گرژی ڕوو بدات، بەڵام پێم وانە کە گروپە چەکدارەکان ڕۆڵێکی سەرەکیان هەبێت لە زیادکردنی گرژەکانی ناوچەکە. زۆر باشە. تا ئێستاش ئێران بە ئاشکرا ئەمریکا تاوانبار دەکا بەوەی کە پشتیوانی لە ئیسرائیل دەکا. هەرچەند ئەمریکا دەڵێت لە ڕووی فیزیکیەوە ئێمە بەشدار نین، بەڵام پشتیوانی لە ئیسرائیل دەکا. ئایا ئەمە بەشداریکردن نییە ئەگەر ناڕاستەوش خۆش بێ لە ئەم جەنگە لە ئیسرائیل؟ من پێم وایە بەو شێوەیە کە ئێران دەڵێ کە حیزبوڵڵا و حەماس هاوکاری ئێرانیان کردووە، دۆخێکی نوێ هاتووەتە ناوچەکە. ئیسرائیل دەوڵەتێکی سربەخۆیە. ئیسرائیل با بڵێن هاوپەیمانیەکی ئەمریکایە. ئەمریکا پشتیوانی لە ئیسرائیل دەکات و ئەو بیر و بۆچوونەی کە لە ئێرانەوە هەیە دەکرێت ئێران ڕاستەخۆ بێتە ناو شەڕەکە یاخۆتنان. بەڵام ئێستا ئەمریکا هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکایە و ئەمریکا لە بەرپەرشدانەوەی ئێران هاوکاری ئیسرائیل دەکات. دەکرێت دۆخێک بێتە ئاراوە کە ئێران ئەمریکا پشتیوانی لە ئیسرائیل. زۆر باشە. بەڕێزە برێمەر، هەر ئەم ڕۆژ نوێنەری ئێران لە نەتەوە یەکگرتوەکان ڕاستە و خۆ ڕخنەی زۆری لە ئەنجومەنی ئاسایشە بوو بەوەی کە ئەنجومەنی ئاسایش بێدەنگن یاخود بێ هەڵوێستن بەرامبەر ئەم جەنگە. خوێندنەوەتان بۆ قسەیەکیە بۆچی ئەنجومەنی ئاسایش بێ هەڵوێستە؟ بە شێوەیەکی سیاسی قورسە کەسێک لایەنێک بگرێت و پشتیوانی لە لایەنێک بکات، چونکە ئێران درۆی کردووە سەبارەت بە پرۆگرامی ئەتۆمی لەگەڵ تەواوی جیهان. 6 ڕۆژ لەمە و پێش سەرۆک ترامپ دەرفەتێکی دایە ئێران بۆ ئەوەی بێت ڕێکەوتن بکات و وتی کە نابێت ئێران ببێتە خاوەنی ئەتۆمی و ڕوون بوو ئێران درۆی لەگەڵ کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکرد و خەڵکیش ئەمەیان دەزانێ و ئێستا قورسە بۆ خەڵک هاوسۆزی خۆیان بۆ ئێران دەربڕن و بێن پشتیوانی لە ئێران بکەن و ئەم شڕە ڕاگرن، چونکە ئێران بە شێوەیەکی ئەرێنی نەهاتە پێشەوە و درۆی کرد لەگەڵ وڵاتانی نێودەوڵەتی سەبارەت بە پرۆگرامی ئەتۆمی. چونکە ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی زۆربەی وڵاتان وتیان نابێت ئێران ببێتە خاوەنی چەکی ئۆتۆمی، بەڵام ئێران بەو شێوەیە نەهاتە پێشەوە. باش، بەڵام بەڕێز برێمەر، دوو وڵاتی گرنگ لە ئەنجومەنی ئاسایش کە رووسیا و چینن، ئەوانیش هیچ هەڵوێستێکیان بەرامبەر ئێران نەبوو. ئەوان بۆ خۆ دۆستی نزیکی ئێرانن. ئەوان بە شێوەیەکی گشتی ناڕاستن بەرامبەر بە ئێران. رووسیا و چین ئێستا بە شێوەیەکی دیکە مامەڵە دەکەن بەرامبەر بە ئێران، وەک لەوەی کە دەیڵێن. ئەوانش نایانەوێت کە ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. ئەگەر ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی، چیرۆکەکە جیاوازترە و ئەو کاتەش ئێران، چین و رووسیا ناتوانن بە شێوەیەک هاوکاری ئێران بکەن. هەندێک شت ڕوودەدات بۆ چین بۆ رووسیا کە هاوپەیمانی ئێرانیشن، بەڵام ئێستا قورسە لەم سادەدا هاوکاری ئێران بکەن کە ئێرانێک دەیەوێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. زۆر باشە. بڕێز برێمەر، هەر ئیستا هەواڵێکەیە من دەمەوێت بزانم ڕاو بۆ چوونی ئێوە لەسەرم هەواڵە چیە. کەناڵی چواردەی ئیسرائیلی ئێستا ڕایگەیاندووە، دەڵێ 24 فڕۆکەی ئەمریکایی ئێستا بەڕێوەن بۆ لێدان لە ئێران، کەواتە ئەمە لەگەڵ ئەو قسەیەی
ترامپ دێتەوەیە کە داوای کردووە تاران چۆڵ بکەن قسەتان لەسەر ئەمە چییە؟ ئەمە کەواتە ئێران ئەمریکا بەڕاستە و خۆ داخەڵی شەڕەکە بوو. ئەگەر ئەو راپۆرتە ڕاز بێت من تاوەکو ئێستا نەمبینیوە بەڵام پێم وایە بەڵێ دەکرێت ڕاز بێت سەرەتا ئەمریکا هێرش ناکاتە سەر خەڵکی سڤیل بەڵام ئێران هێرش دەکاتە سەر خەڵکی سڤیل لە ئیسرائیل و ئەمریکا زۆر وردە لە پێکانی ئامانجەکانی کە بنکەی سەربازی لە ئێران دەکاتە ئامانج و هەروەها ئەو ژەرخانە سەربازیانەوەی ئێران دەکاتە ئامانج و هەروەها ئەو ژەرخانە ئەو ژێرزەمینانە دەکاتە ئامانج کە بۆمبی ئەتۆمی با بڵێن سنتەرفیوجی ئەتۆمی تێدایە پرۆگرامی ئەتۆمی تێدا پەرە پێدەدرێت من پێم وانە کە ئەمریکا کارێکی هەڵە بکات لە بردومانکردنی ئەمریکا لە بردومانکردنی ببورن ئێران ئێستا هێزی ئاسمانی ئەمریکی ئەگەر بەڕێوە بن ئەگەر ئەو راپۆرتە ڕاست بێت من دڵنیام کە هێزی ئەمریکا یەکەی نیشتەجێبوون لە تاران و لە ئێران ناکاتە ئامانج بەڵکو تەنها بنکەی ئەتۆمیە و هەروەها بنکەی سەربازی ئێران دەکەنە ئامانج ئەگەر ڕاست بێت دووپاتی دەکەمەوە من پێم وا بێت ئەمریکا تەنیا ئامانجی لە ناوبردنی پرۆگرامی ئەتۆمی ئێرانە و هەروەها ئەگەر ڕژێمی ئێران ئێستا بیانەوێ دەست لە پرۆگرامی ئەتۆمی خۆیان هەڵگرن و ڕێککەوتن بکەن دەکرێت ڕێککەوتنێک هەبێت و دەکرێت ڕێککەوتنێکی هەبێت و ئەم شەڕەکەی بێت کەواتە بەڕێز برێمەر ینی بەپێی ئەو هەواڵەی کەناڵی چواردەی ئیسرائیلی بێ و ئەمریکا بەشداری لە شەڕەکە بکە کەواتە کۆتایی شەڕەکە نزیک بۆتەوە چونکە زلهێزێکی وکو ئەمریکا بتوانێت بەشدار بکات دەبێت شەڕەکە کۆتایی پێبێت. من پێم وایە ئەوەی کە هەیە ئەگەرە قسەی لەسەرکەی لە کاتێکا کە ئەمریکا هێرش دەکاتە سەر ئێران دەبێت ڕژێمی ئێران لە ناوخۆدا لە ناو بچێت ئەگەر ئەو راپۆرتانە ڕاست بێت ئەمریکا سیاسەتێکی هەیە دەیەوێت ڕێژەی کوژرانی خەڵکی سڤیل کەم کاتەوە هەرگیز لەگەڵ ئەوەدا نییە کە یەکەی نیشتەجێبوون خەڵکی سڤیل بکرێتە قوربانیە خۆت بکرێنە ئامانج و ئەوەشی کە ئێستا هەیە و ڕژێمی ئێران دەیکات و خەڵکی ئێران خۆیان دەزانن کە چ شتێک بەسەر ڕژێمەکەیان دێت. زۆر باشە بەڕێز برێمەر کەواتە تۆ پێ دوایە ئامانجی ئەمریکا تەنها لە ناوبردنی بەرنامە ئەتۆمیەکەی ئێرانە یاخود ئامانجی تری ئابووریشی هەیە لەگەڵ ئێراندا؟ من پێم وایە بێت کە ئێستا سەرنجیان لەسەر لە ناوبردنی چەکی ئەتۆمی ئێرانە ئەمریکا زۆر ڕوون وتوێتی ئێران نابێت ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی ئێران ناڕاست بووە لە پرۆسەکەیدا و وای دەرخستووە کە نابێتە خاوەنی چەکی ئەتۆمی بەڵام ئەمە ڕاست نەبووە ئیسرائیلەوەی وتووە کە ڕاست نییە ئێستا ئەمریکا زۆر وریایە لەوەی کە نەبێتە بەشێک لە شەڕەکە بەڵام تەنیا ئێستا هاوکاری ئیسرائیل دەکات لە بەرپرسدانەوەی هێرشەکانی ئێران و ئەو کەشەهەوا سیاسی کە ئێستا لە ئەمریکا هەیە ئەمریکا تاکە سەرنجی ئەوەیە کە پرۆگرامی ئەتۆمی ئێران لە نابووبات بەڵام ئامانجی نییە کە ڕژێمی ئێران بگۆڕێت من پێم وانێ وابێت. زۆر باشە بەڵام بەڕێز برێمەر ئەگەر هاتوو ئەم جەنگە درێژەی کێشا من دەمێ بزانم کاریگەریەکانی لەسەر ئابووری نەک هەرناوچەکە جیهان چی دەبێ ئەوە تا چەند ڕۆژێکە نرخی نەوت زۆر بەرز بۆتەوە.
من پێم وانە کە ئەم ژەنگە زۆر درێژە بکێشێت و ئۆپێک لێرەیە کە دەکرێت و بەرهێنانی نەوت زیاتر بکەن بۆ ئەوەی ئەم نرخی نەوت دابەزێت و ئەگەر درێژە بکێشێت کاریگەری دەبێت بەڵام من پێم وانە کە ئەم جەنگە درێژە بکێشێت لە ڕووی سیاسیەوە ئێستا ئێران دوورخراوەتەوە لە بازاڕەکانی جیهان و خەڵکی ئابووری ناسیش ئەمەیان پێ وایە کە ئێران دوورخراوەتەوە بەڵام من پێم وایە کە زۆر زوو ئەم جەنگە کۆتایی دێت. زۆر باشە زۆر بەڕێز ئێلی برێمەر استراتیژیستی سیاسی کۆماری خواست لە کۆلۆرادۆ لە ئەمریکاوە لەگەڵ ماوەی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش بوویەوە.